خۆشەویستان ئەو پێ دەرێن ناسوور عوسی مووی کلێنجەی ئەوە گەنجەکە جوان خۆی خایە نەکردیا زۆر دادێنێکی مووی دەریت لەمە شەزان چەند کوتیدا 1 2 3 4 5 6 7 هەفت کنکێدا ئەلێ بکانە ژۆک و ئەشکەفتەکەی لە هاتێ دوای لێرە تەقیە هاتە ئێرە هاتی ئەها تەمەشاکە ئەوە دەرزی تێدا نییە باشە ئەوە بێ دەرزیە ئەو هەر دەبێ ژۆرەکە ئێستاکە تەمەشاکە ئەمە ئەلێردا دەگرم لە چەند دەردە دەرچێت تەمەشاکە ها ئەلێرە دەرچوو ئەوە هەمووی وەکو ئەشکەوتێکیە پڕی مووی ئیلتیهاباتە گوێژ پاکشکان بدێ تەمەشاکە ئەوە هەمووی مووی ئیلتیهاباتە ئەو جدێن بە جوانی ئەو ئیشەی لە بۆ دەکەین لە میهرەبانی لە بۆ ئیشی جوان دروستکرایە بە پشتیوانی خوای گەورە بە شێوازێکی لێ دەکەین کە نەگەڕێتەوە میهرەبانی لە بۆ مانەوەش دروستکرایە خۆشبەختەوەی بەشدارە لە میهرەبانی تەمام میهرەبانی دڵسۆزی و لێزانی